لە خات و لینداڵ ساچاس باڵۆزی وڵاتی ئوسترالیا لە عێراق و تۆماس کارۆڵ سکرتێری یەکەمی باڵۆزخانە کرد. لە دانیشتنەکەدا باڵۆزی ئوسترالیا خۆشحاڵی و ئاسوودەی خۆی بەرامبەر بە ڕەوشی سەرخەمگیری و ئاسایش لە هەرێمی کوردستان دەربڕی و ئاواتیەوەی خواست کە سەرجەم ناوچەکانی دیکەی عێراقیش بە هەمان شێوە ئارامی بۆ خۆیانەوە ببینن تاکو لە شێوەی هەرێم زەمینە بۆ ئاوادانی پێشکەوتنی ئابووری بڕەخسێت. هەروەها لە میانی دانیشتنەکەدا چیشی خراە سەرکێشەکانی نێوان بەغدا و هەرێم و لەو چوارچەوەیەدا مەسرور بارزانی ئاماژەی بەوەدا کەم کێشانە دەرەنجامی یەقڵەتی بەڕێوەبردننی وڵات لە بەغدا و نەبوونی متمانە لە نێوان پێکاتەکانی عێراقا. بۆ چارەسەری ئەم کێشانەش پێویستە کەشێک بخۆڵقێنرێت کە هەموو پێکاتەکانی عێراق ئامادە بن بە ویستی خۆیان لەم پێکاتی عێراقدا بژین و نابێت بە هەڕەشە و خراپ بەکارهێنانی دەسەڵات ئەجندای هیچ کەس و لایەنێک بەسەر وڵاتدا بسەپێنرێت. لەبارەی دواپەرسەندنەکانی ناوچەکەش مەسرور بارزانی جەختی لە ڕێزگرتن لە ئیرادەی گەلانی دەڤەرەکە و پەرەسەندنی دیموکراسیەت و دوورکەوتنەوە لە هزری توندڕەوانە و دەمەرگژی کردەوە و ئاماژەی بەوەدا کەم گۆڕانکارانە لە دەڤەرەکەدا دێنەکایەوە دەبێت لە ئاڕاستەی ڕاستی خۆی لانەدات و ئامانج بەختەوەری و ئاشتی بۆ گەلانی ناوچەکە بێت. هەر لەو دیدارەدا هەردوو لا جەختیان لەسەر پەرەپێدانی پەیوەندی دوولایەنە کردەوە و خات و لینداڵ ساچێس ئاماژەی بەوەدا کە وڵاتەکەیان نیازی بەشداری کاراتری لە بازاڕی ئابووری کوردستان و دامەزاندنی پەیوەندی نێوان زانکۆکان و بەشداری لە کەرتە جێژەکانی پیشەسازی و ئاوادانی هەرێمی کوردستاندا هەیە.